خۆشەویستان جارێکتر سڵاو بەردەوامین لە تێد ئەکساشتیەوە لە شاری هەڵەبجە لەگەڵ پارێزگاری هەڵەبجە قساکەین خاتوو نوخشەناسەی میوانی کورساتە ئێمەش میوانی ئەوین و هیچمان میوانین هەڵەبجە شاری هەمومانە کورساتی ژماڵی هەمووانە گفتوگۆکەین لەبارەی گرنگی تێدەکساشتیەوە کە ئەمساڵ لێرە بەڕێوە دەچێت 2 ساڵ لەمە و بەریش خولی یەکەمی تێدێکس ئەوەی کە لە کوردستان خولی یەکەمە گەرنا ساڵانێکی زۆرە لە وڵاتانی دیکە بەڕێوە دەچێت لێرە بەڕێواچێ گفتوگۆ لەسەر تێدێکسی ئەم ساڵەکەین هاتوو نوخشە سڵاو لێ بێ سڵاو کاگڕانکۆ چۆنیت لەگەڵمان چۆن یاخواڵە باش بەخێربێن یاخوا سپاس دەکەم ئەم ساڵ ئەوەی کە تا ئێستا هەیە چۆن بەڕێوە چووە بەڵێ سەرەتا بەخێراتنێکی گەرمیەوە کام کە کورسادێکێکە لەو تەلەڤیزیۆنانەی زۆر هاوکاری پارێزگای هەڵەبجە بوون سوپاسی هەم بەڕێوەبەر هەم سەرجەم کارمەند و ئەوەی سەر ستەیج و پشتی کامێراش هاوکارمان بوون بەڕاستی بێگومانۆکو ئاماژەیان پێیا تێدێکس ئاشتی ئەمە دووهەمین جارە ئەکرێت لە پارێزگای هەڵەبجە پارنا پێراریش کرا بەهۆی سەرکەوتنی تێدێکس ئاشتی یەکەمەوە ئەمە دووهەمین جارە ئەکرێ دەستخۆشیم هەیە بۆ ڕێکخرانی من پێم وایە وەکو خۆم وەکو یعنی ڕئیسی وەحدەی ئیداری یاخۆت وەکو تاکێکی هەڵەبجەیش و تاکێکی کۆمەڵگا سەرکەوتنی هەموو کارێک لە بەردەوامیەکەیەتی بۆیە من لێرەوە داوایان لێ یەکەم کە بەردەوام بن و ئێمە ژۆکو ئیداری پارێزگای هەڵەبجە بە هەموو شێوێک هاوکار و پشتیوانیانە بین تێدێکس ئاشتی سەکۆیەکە بۆ ئەوی گەنجان بتوانن بیرۆکەی نوێ پێشکەش بکەن و ئەو سەختیانەی کە بە ژیانیانە تێپەڕیوە باسی بکەن بۆ ئەوەی گەنجی کەش ئیلهامی لێوە وەربگرێت و بتوانێت بەردەوام بێت زۆر باشە بە فرسە تێزانین هەندێک پرسیار بکەین لەبارەی هەڵەبجەوە ڕۆژی هەڵەبجە بە گشتی چۆن ئێستا بەری خزمەت گوزاریەوە با باس بکەین من حەزەکەم جارە یەکش بڵێم خەڵکی هەڵەبجە ئەوەنە ژیانیان خۆشەوێ ئەوەنە ئامانجی دووریان هەیە پێم وایە لە هەموو ماڵێکی هەڵەبجەیە ئەسە لە چەند لێدوانێکی کەشاوتون لە هەموو ماڵێکی هەڵەبجەیە چیرۆکێکی سەرکەوتنی تایە بۆیە ئەتوانین نەک لە تێدێکس ئاشتی هەڵەبجەیە لە هەموو جیهانی ئەتوانن بەشداری بکەن و خۆشەویستی خەڵکی هەڵەبجەش بۆ شارەکە ئەتوانم بڵێم خەڵکەکە زۆر باشە بەڵام بارودۆخە ناوچەیەکە خۆتەزانی کە پیا تێپەڕە بێ و بارودۆخی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ڕووی داراییەوە هەروەها لەو ڕێگنەکەوتنشی لەگەڵ حکوومەتی فیدراڵیە تۆزێک لەوانەیە بارودۆخەکە بۆ کۆی پرۆسی سیاسی و حکومڕانی قورس بێ و ئێمەژەکو یەکێک لە پارێزگاکان پشکی ئەومان بەرەکەوێ کە کارەکانمان وەکو پێویست ناچێ بەڕێوە لەوانەیە ئەمە لە چاو پارێزگایەکی وەکو سلێمانی و هەولێر و دهۆکە ئێمە زیاتر داواکاریمان هەبێ زیاتر پێویستیمان بۆ بێ کە بکەینە سەر پێ و ئیشەکانمان بڕوا بۆیە زۆر هەست بە کەم و کوڕیەکانەکەین بەڵام لەگەڵەوەشا ئێمە هەوڵی جدیمان ناوە وەکو حکوومەتی خۆجێی خۆمان بەردەوامین لە کارکردن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانیشە و ئەشمانەیە ئاراستەکەمان بچین بۆ حکوومەتی فیدراڵ چاوەڕێمانکەن بەڵام هیوادارین کە ڕۆشتی بەدەستی پڕەوە بینەوە و وەرەقەیەکی عملمان حاضر کردووە ئینشاءڵڵا پێشکەشی ڕئیس وزرایەکە بەغدایشی بۆ کردوون وا دەتانەوێت ئەڵەم بە تەمایم بڕۆین لێسەوە دەڕۆن بەڵێ یعنی وەکو پێشتر خۆی هەرەوەی کە بووین بە 19هەمین پارێزگامە دەستکەوتێکی گەورەیە بۆ کە سوکاری شەیدان و خەڵکی هەڵەبجە بەڵام بێگومان دەستکەوتە معنەویەکان کارێکی باشە ئێمە ئەبێ لە بۆ لەمە دووە خزمەتی کە سوکاری شەیدان بکەین ئەویش بە پرۆژە و مستحقاتی دارایی خۆیان بوون بە پارێزگای هەڵەبجە 19هەمین پارێزگای هەڵەبجە لە سەراستی عێراق چی لە ژیانی خەڵک گۆڕیوە لەو کاتۆ مەبەستێ وەکو چوارەمین پارێزگای یاخود لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی عێراق ئێمە ساڵێک و چەند 2 مانگە بووین بە 19هەمین پارێزگا وەکو وتم ئەوەندەی تعویزێکی معنەوی و خەڵک لە ڕووی معنەویەوە دڵی خۆش بوو یعنی ئەوە دەستکەوتێکی زۆر گەورە بوو لەسەر لەبەرەوەی ئێمە ئەگەر پێی ستانداری جیهانی و تەنانەت ئەقلیمیش بێت یعنی نەبووە بین بە پارێزگا بەڵام خوێنی شەهیدەکانمان و ئەو کارەسات و نەهامەتێک لە دوایەکەی کە بەسەر پارێزگای هەڵەبجە ئەوە بوو بە سمبولێک و ئێمە کراین بە پارێزگا بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمە وەکو ئیداری پارێزگای هەڵەبجە کە ئەرکی سەرشانی خۆمانە ئەوە خۆشیەکەمان و تعویزە معنەویەکەمان وەرگرتووە بەڵام ئیتر ئێستا کاتی
ئیشە ئەسڵێکی ئێمەیە کە بێ بە دوواداچوون بکەین وەرەقی عملی خۆمان تەقدیم بکەین بۆ وەزارەتە پەیوەندیدارەکان و ئەنجومەنی وەزیران و داوای تعویزی مادی بکەین بۆ کەسوکاری شەهیدان و دۆزینەوەی مناڵەون بۆکان و چارەسەرکردنی بەرکەوتوانی لەم ساڵدا نەتان کردووە هیچ کارێک لەمانە بۆ دروونکەمەوە بۆ نەمان کردووە ئێمە دروست مانگی چواردەی چوار کە بەداخەوە ڕۆژی ئەنفالە ئێمە بەڕاستی چاومان بە فرمێسکەوە بوو بەڵام هەمیشاڵە لە ناخۆشیەکانە خۆشیێک ڕوتەیەەکە کە بۆ هەموو کۆی کوردستان و عراق خۆش بوو کە هەڵەبجە بوو پارێزگا فەرمانەکە دەرچوو دوای ئەوە بە چەند مانگێک تا ڕێکارەکان و لە وەقای عێراقی بڵاوەکرێتەوە ئێمە بەرنامەماندا ناپچین بۆ بەغدا وتیان کاکە مێن وڵا حملە انتخابی دەست پێیەکە دوای حملە انتخابی و کە پەرلەمانی تازەی عراقیش دروست بوو تیان جارێک مێن لەبەرەوەی حکومەت دروست نەبووە خۆشبەختانەوە تقریبا مانگێکە کەمتریش نەبێ حکومەت دروست بوو ئێمە دەست بەجێ ئامادەکاریمان کردوواتە نەچوونی ئێمە هۆکارەکە بە پەیوەست بوو بە خۆیانەوە بۆ پرۆسەی هەڵبژاردنەکە هەبوو بە دۆخە گشتیەکەوە بەڵێ پرۆژە و پلانتان چییە بۆ وەڵابجە بستنە بەغدا داوای چیان لێکەن بەڵێ وەکوتم ئێمە پلانەکەمان یەکەم داواکاریمان تعویزی کەسوکاری شەهیدانە دروستکردنی لیژنەیەکی باڵایە بۆ مناڵەون بۆکان و لەبەری ئەو پرۆسەیەکی گەورەیە بێ لەسەر ئاستی هەردوو دەوڵەتی عێراق و کۆماری ئیسلامی ئێران بێت و چارەسەرکردنی بەرکەوتوانی چەکی کیمیایی بە شێوەیەکی بەردەوام جیاکردنەوەی دەرمان و پێداویستی پزیشکیە لە بواری پەروەردەیە کارمان حاضر کردووە یعنی بڵین وەرەقەمان حاضر کردووە لە بواری ڕێگەوبان و ئاوەدانکردنەوەیە ئیشاڵا لە ئایندە ئەیبینن داواکارەکانمان چێبێ کە پێشکەشی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیەکەین و بەگومان سەردانی سەرۆک کۆماری عراقی ژەکەین لەوێ پێویستیمان بە پشتیوانی هەموو کەسێکە هەموو ئەو کاربەدەستانی کە کوردن لەوێ وەلایەنە سیاسیەکان ئینشاءڵڵا هەمویان هاوکارمانە بن زۆر جار منطقەی هەڵەبجە بە گشتی وەکو سەبەتێکی خۆراکی دەبینرێ بۆ هەموو هەرێمی کوردستان تواندراوە ئەم ڕوئیایە لە واقعدا ڕەنگ باتەوە مەبەستەوەیە کە سیمبولی کووردە نام مەبەستم لەوەیە کە دەڵێن سەبەتی بڵێ دایمان ناوی هەڵەبجە هێنرێت بەڵام پاداشتەکەی وەرناگرێ هەڵەبجە بۆ خۆی نابێت با پرسیارەکەم ڕوونتر بکەمەوە کە دەڵێن سەبەتی خۆراکی مەبەستم لەوەیە ینی ئێمە چاومان لە شارەکانی دیکە چاومان لە هەڵەبجەیە لە بەروبوومی خۆراکی لە کشت و کاڵ بە ئاراستەیەکی کە زۆر داوای لە بردنەکەم بڵێ ئێمە هەمیشە وتومانە یعنی ئەم قسەیە یەکەم جار ڕوومان کردوتە حکوومەت یاریمی کوردستان حکوومەت یاریمی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بینیتان بەهۆی کێشەی نەوت و هەناردەکردن و فرۆشتنیەوە کێشەی زۆری بۆ دروست بوو بۆیە دەست بە جێبیری لەوە کردەوە کە بەجیلی فرۆشتنی نەوت و دەرێنانی بکاتەوە ئەویش لە ڕێگەی ئەو مقاوماتانەی کە هەیەی کەرتی گەشتیاری و کەرتی کشت و کاڵیە کە هەردووکی باشترین زمینە سازی لە پارێزگای هەڵەبجە هەیە و ئەمەم بە داتا هەمانە خۆتان نەزانن بەروبوومی کشت و کاڵی لە گەنم و لە میوە و لە هەنار و سەرجەم بەروبوومەکانە لە سان 60 زەویەکانی پارێزگای هەڵەبجە بە کشت و کاڵەوە سەرقاڵە ئەوی جێ خۆشحاڵیە کە ئێستا چەندین کارگەی جۆرا و جۆریشی تیاکرێتەوە کە لەسەر ئاستی عراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکەمە کەواتە هەموو زمینەکان لەبارە بۆ کەرتی کشت و کاڵی لە پاڵیشە ئەم هەمیشاڵێن جگەلەوەی کە زەوی باشمان هەیە جوتیاری باشمان هەیە بەرهەمی باشیشمان هەیە پێشەوە بوو بۆرە قسەکەت پێراگرم دوای بەرنامی پێ بە وتت کارگەمانی لەسەر ئاستی بەڵێ کارگەی ڕاستانمان هەیە کە ئێستا بەرهەمەکانی لە بازارە لەوان هەیە زۆرتان بەکارتان هەیە نابێ کە بەشی تا بەتەواتی تەواو نەبوو بەڵام کە تەواو بوو بڵێ هەناردەژەکرێ بۆ دەرەوە و تەختی هەموو عێراقیژەکە چەندین پرۆژەی کەشمان هەیە لە قوتونان و پرۆژەی کەش لەوەیە کە مۆڵەت وەربگرێ لە بواری گەشتیاریە لە بواری گەشتیاریە ینی خی گەورە سروشتێکی وای پێیاوین هەر سروشتی خۆی گەشتیاریەوە تا پێویست ناکاتۆ دەستکاری بکەیت بەڵام لە پاڵیا پێویستیمان بە هۆتێل و مۆتێل و شوێنی گەشتیاری هەیە ئێمە لە ماوەیەتوانم بڵم دە ساڵی ڕابردووە کە منەوە کاتە محافزیش یعنی نەبووم قایمقام و چەندین جارداوامان کردەوە بەرهێنەر بێت بەڵام ئەمە هەوڵێکی گەورەتری ئەوێ لەسەر ئاستی حکوومەت یاریمی کوردستان هەرچەند ئێستا بە خۆشحاڵیەوە هەنێەوە بەرهێنەر پێشکەشیان کردو بەڵام ئێمە هیوادارین لە ئایندەیە هەڵەبجە بەو هەڵکەوتە جوغرافی کە هەیەی بێتە ناوچەیەکی گەشتیاری کە ئێستا خۆشبەختانە لە خواروی عێراق ڕۆژانە بە ئۆتۆمبیلی گەورە و گروپی گەشتیاری زۆر گەورە بەڵام ئەمانەیە بێن لێرە چەندین ڕۆژ بمێننەوە
و کاسبکار و خەڵکی هەڵەبجە ئیسفادەی لێ بکات و ئەوانیش گەشتێکی خۆش و سەلامەت بەڕێ بکەن. هەڵەبجە مقاوماتی ئەوەی تایە ئەو ژمارە زۆرە گەشتیارە بێ؟ بەڵێ زۆرجار لە فیستیڤاڵی هەنارە کە ساڵانە بەڕێواچێ هاوڵاتیانە و دووسێ ڕۆژە تووشی کێشا بن. ینی ئەخر بۆچی تووشی کێشا بن؟ وەڵای من حەزم کرد و پرسیارە و کرد. باشە. فستیڤاڵی هەنار طبعاً لەماوەی 11 ساڵی ڕابردووە کراوە، خۆشبەختانە یعنی هەموو ساڵە گەشتیارێکی زۆر هاتووە، بەڵام خۆتە زانین ساڵ بە ساڵ زیاتر خەڵک ئەو فستیڤاڵی ناسیوە. لە ساڵی پارە نزیکەی ملیۆنێک کەس سەردانی کردو لە ماوەی 3 ڕۆژە. من ناوی شوێنەکە نایانم، فستیڤاڵی خواردنێک کراوە بۆ ماوەی چەند سەعاتێک، حتا سەیتەرەکەی ئەو شوێنە ئۆتۆمبیل وەستاوە و کەسیش کۆمنتێکی نەیاوە. بەڵام کاتێک کە فستیڤاڵی هەنار ئەکرێت کە لەسەر ئاستی عێراق بەمە قسەی من نییە، قسەی هەموو میدیا عێراقیەکانە، تەنها فستیڤاڵ بوو بۆ گەورەیە، هیچ سەپۆرتێکی حکومیشی نەبووە، بڵین وەکو ئەوی کە لە شوێنەکانی کە ئەیبینین بە ملیۆنان دۆلار سەرفەکرێ. حکومەتی هەرێم مەبەستە. بەڵێ بەڵێ ینی حکومەتی هەرێم لە هەنێ شوێنە بە ملیۆنان دۆلار سەرفەکە، بەڵام فستیڤاڵی من بە مەحەلی کە لە بیرۆکەی کۆمەڵی گەنجەوە بوو گەورە بووە، هەچەند ئێستا زۆر خەڵکەیەوە خۆی بکا بە ساحیبی، بەڵام ئێمە دەرگامان کراوەیە چکم هەڵەبجە هی هەموویەتی. جا من بەسم لە چییە؟ تەنها پرۆژەشە لەسەر ئاستی عێراق کە هی حکومەت و ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و هاوڵاتیە لە شوێنان یان گروپێک کۆمپانیایەگەیکە یان حکومەت بەجیایکە یان وەزارەتە. ئێمە هەڵقڵاوی ناو خەڵکە لە ناو خەڵکەکەوەیە، بۆیە زۆر سەرکەوتوو بوو و زۆر ئەمساڵ زۆر لە کەسی بیانی دیبلۆماتکارەکان هەمویان هاتبوون، زۆر خۆشحاڵ بوون لە سەر ئاستی کۆماری ئیسلامی ئێران، تورکیا، وڵاتانی خواروی عێراق هەمی بەشداریان کردووە. بەڵام تۆ بتەوێت فستیڤاڵێک ئەگەر لە دەشتێکی بەرینی چوزانم لە دەشتەکەی شارە زورا بکرێ، هەر قەڵەباڵخی دروسە بێ، بەس گرفتی ئێمە دایمەن پلانمان نییە. ئێمە کە لە کوردەواریە من خۆم ئێستا نادوور لە ئێستا ئەو ساکە ئەچین بۆ سێران بەیانیان زۆر ڕۆشتین، ئەمان بووی قەڵەباڵخی ئێوارانیش زوو هاتینەوە. من خەڵک هەبووە لە سەر شاشە قسەی کردووە، دوای تەلەفۆنم بۆ کردووە، وڵی قسەی کردووە تۆ تێمە چیە نەگەیشتم، تەلەفۆنم بۆ کردووە وتومە سەعات چەند بەڕێکەوتی، ئەڵێ لە هەولێرەوە سەعات 11 بەڕێکەوتم، ئێکاکە هەر طەبعاً سەعات 6 ئێوارە ئاگەی. بۆیە ئەو شتانە پلانی شخصی خۆشتیەوێ، بەڵام ناڵین کەم و کوڕی نەبووە، ئەتوانین هەموو ساڵێ باشتریکەین. زۆر جار ئەو فستیڤاڵە مەمان شانازی پێواکەین، جوانەوە حەزەکەین کە زۆر فراوانتر بێ. مەسەلەن بۆ مودەکەی کەما زۆر جار ڕەخنەوە گیراوی وەکو میدیاکەر پێمانەڵێن بۆ نمونە جوتیارە بەڕێزانە ینی چێکە مادام دەستکەوتێکیان دەسەکەی بازار ئەبوژێتەوە، با هەفتەیەک بێ، با 10 ڕۆژ بێ، با 15 ڕۆژ بێ، بۆی ئەو تەزەخومە لە 1-2 ڕۆژە دروست نەبێت. ئێمە کە بڕیارەیەین، ئێمە گروپێکین پارێزگارە هەموو سێکتەرەکانە، نوێنەری جوتیارە، ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە، هەمومان بێکۆ بڕیارەیین. ئەم ساڵیش احتیمالی هەیە کە دانیشین کۆبوونەوەکەین، بڕیارەیین لەسەرەوەی کە مودەکەی درێژ بکەینەوە، مانەعەت نییە لەسەرەوەی کە درێژ بکەینەوە. مودەکەی درێژ بکرێتەوە ئەو تەزەخومە لەسەری نامێنێ. باشە هاتو نوخشە ئەکرێ بڵێن ئێستا هەڵەبجەیەکی جیاوازترە لە پێشوو بۆ پرۆژەکانتان دەڵێ حکومەتی دامتان ناکەوە پێویست پشت بە چییە بەستن؟ نا باڕازگۆ بین، ئێمە ئەتوانین بڵین هەڵەبجە ئێستا زۆر جیاوازە لە چاو 10 ساڵ و 20 ساڵی ڕابردووە. ئێستا پرۆژەمان هەیە، پرۆژەمان لە کارکردنایە، پرۆژەی استراتیجیمان هەیە. ڕاستە هەندێک جار کەم و کورتیە بێ، بەڵام ئەم کەم و کورتیە یاخود ئەم قەیرانی داراییە هەر هەڵەبجە نییە، با ئێمە یعنی باسیەوەش بکەین هەموو کوردستانی گرتوتەوە. جاری وایە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت داهاتی ناخۆ بنێرێ بۆی موچەی کارمەندەکانی من بات. بەڵام ئێمە لەگەڵ ئەوەشە بە دەستخۆشیەوە کە جەنابی کاقوبات زۆر هاوکارمانە، یعنی نەیهێشتووە پرۆژەکانمان لە کار بکەوێت و بەردەوام نەختینەی بۆ دابین کردوین و ئومێدیشمان وایە کە هەم حکوومەتی هەرێم و حکوومەتی فدراڵ زیاتر ڕێک بکەون و لێک نزیک بوونیانە بێ، و هەم حکوومەتی هەرێمی کوردستانیش دروست بێت، ئەو کاتە ئەو کێشانەش بە لێک تێگەیشتن و بەدابینکردنی سەرچاوی دارایی تر بۆ هەرێمی کوردستان و بۆ خۆشگوزەرانی کۆمەڵانی خەڵکی شەڵا باشترە بێت. باشە ئەگەر قسەکرد بوویتە لە تێدێکس چیت ئەوت؟ وڵای تەوا من سپاسیانەکەم ڕێخەرانی تێکدێکس و کاگڕێبین و هەموو ئەو گەنجانە داوایان لێ کردم. ئەمە یەکەم جاریشم نییە لە تێدێکسی کەشا داوام لێکراوە
مانای ئەوەی نییە چیرۆکم نەبێت چیرۆکی من زۆر دوور و درێژە بەڵام هەستەکەم زۆر جار باسی چیرۆکەکەی خۆمم کردووە لە لێدوانەکانما و یاخود لە چاوپێکەوتنەکانما و هاوڕێکان و کەسە نزیکەکانم ژیانی تۆ تاڵی و سەختی تێدا بووە؟ بڵێ بێگومان من یەکشت بە برای خۆم بڵێم من پێم وایە هەچ کەس گەیشت بێتە ئیتر ئەگەر لە بواری هوەریە بێ زانکۆ پەیمانگا بێت یاخود پلەی سیاسی بێت پلەی ئیداری بێت دڵنیاتەکەمەوە 100% ناخۆشی و نەهامەتی زۆری بینیوە ئیتر مەگەر وڵایی مناڵی بەرپرسێکی گەورە بیەگینا ئێمەمانان کە باوکمان کارمەند بوو و یاخود کەسێکی ئاسایی بووین و گەیشتوینەتەم ئاسە بێگومان ئەوە هیچ سەپۆرتی کەسەکانی خۆشمان ببنون من لایەنی سیاسی منیکەتی نیشتیمانی کوردستان هێرۆخام بووە کاقوبات بووە زۆر لە سەرکردەکانی ناوێکەتی بووە بەڵام لەگەڵ ئەوەشە هەر ئاستەنگیمان هاتۆتە بەردەم و لە ژیانی تایبەتی خۆمانە بۆیە بە گەنجەکان ئەڵێم بەردەوام بن مەترسن و بە کچەکانیش ئەڵێم وەرنە پێشەوە لەبەرەوەی دڵنیام سەدان کەسی کە هەیە لە نوخشە باشتر کە توانای نەک پارێزگاری توانایەوەی بێ بە سەرۆکوەزیران هیواداریشین لە ئایندەیە سەرۆکوەزیرانی عێراقیش و هەرێمی کوردستانی ژنێک بێت ژنێک بێت ژنێک بێت سەرۆکوەزیرانی دایمەن حەزەکەمەوە ڕێچکەیە بشکێنی و بە تایبەتی لە سلکی عەسکەریشە حەزم کردووە زۆر جار بە جەنابی کاقوبادی شموتووە بە جەنابی کاک باڤڵی شموتووە من خۆم بڵێن کۆلێژی سەربازیم تەواو کردووە بۆ خانمێک بەرپرسی دەستگای ئاسایش بێت چەند کاگیوام زۆر خۆشەوێ بەڵام مەبەستم یعنی لە ئایندەیە مەبەستم ئەم جیلەی ئێمەنا لە ئایندەیە پۆستێکەکرێ خانمێک خۆی گرنگە حکومڕانی کوردی و سیاسی زۆر گرنگە شخصەکان دروست بکە بە ئاراستەیە بتوان هەموو ئیشەکان بکەن سپاس دەکەم سپاس بۆ تۆش زۆر مەمنون دەستان خۆش بێ خۆشەویستان ئەو گوێبیستی و گفتوگوێمان بوون لەگەڵ خاتوو نوخشەناسە پارێزگاری هەڵەبجە کاتێک خۆش